خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکەکەین کە پەیوەندی بە تەندروستی و ژیانی ئێمەوە هەیە کە بەشێکە لەو خۆراکانی لەم وەرزایە هەیە بە کۆمەڵێک ڕێگە و شێواز هەڵ ئەگیرێن بۆ وەرزی زستان. هەیە زەردیەکە هەیە وشکێکاتەوە ئێستش ڕێی وشکردنەوەکە چەند جۆرێک هەیە بە ئامێر وشکەکرێتەوە هەیە سەبەتەی تایبەت بە وشکردنەوە هەیە ببورن هەیە هەروەکو جاران بە شێوازە تەقلیدیەکەی لەسەر نانەشانەیەک لەسەر شتێک لەبەر خۆرە دایانێت و وشکێکاتەوە. ئەمڕۆ ئێمە باس لە سوود و شێوازی وشکردنەوەی سەوزە و میوەکانەکەین بۆ وەرزی زستان. بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەروەرلەکی شارەزای پزیشکی سروشتی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە کاکتۆر بەخێربێت. بەخێربێت. سپاسانەکەم دەستان خۆش بێ بۆم دەرفەتە. یاخۆ بەخێربێت. هەر بەڕاست ئەم بابەتی هەڵگرتنی ئەو خواردنانەی کە ئێستا هەیە جامیوە بێ یان بابەتەکانی وەکو سەوزاگەر باسکێن وەکو بامێ و تەماتۆ کۆمەڵشتی تر هەڵگرتنی وشکردنەوەی بۆ وەرزی داهاتوو بە شێوازێکی گشتی ڕێگەیەکی تەندروستە ڕێگەیەکی باشە یا ڕێگەیەکی ناتەندروستە. بەڵێ بەناوی خوای بەشنگەی میهرەبان وشکردنەوەی میوەکان لەگەڵ هەنێ لە سەوزەکان ڕێگەیەکی باشە لەبەرەوەی کە ماوەیەکی کەم میوەیەکی دیاریکراو ئەبێت ئەو میوەیە بەهای خۆراشی بەرزە تۆ دەبێت زیاتر ئیسفاری لێ بکەی کەڵکی لێ وەرگری چیەکەی پەنابێتە بەر وشکردنەوە. وشکردنەوەکە بۆ نمونە میوەکانمان هەیە کە وشکێکەکەینەوە وەکو هەڵوژە وەکو قەیسی وەکو ترێ وەکو هەنجیر ئەمانە کە وشکەکرێنەوە ڕێژەی ئاوتیانەدا ئەبەزێ کە ڕێژەی ئاودابەزی چکە ئاوەکەیەوە ئەکە ئەو مادەیە زوو تێکەچێت و کارلێکەکە کە ئاوەکەی تیان نەمایەوە وشک بوویەوە ئەو کاتە ئەتوانی بۆ لانی کەم 6 مانگ بۆ ساڵێک جاروایە هەنێمیوە هەتا 2 ساڵی شتێک ناچەی کێشەی نییە. بەهایەکی خۆراشی بەرزی هەیە زۆر جار کە میوە وشکەکرێتەوە بەها خۆراشیەکەی چەند قاتی میوە تازەکەیە واتە میوە فرێشەکەیە بۆ لەبەرەوەی ڕێژەی ئاوەکە وەکە کە ڕوونیەکاتەوە کە ئەگەر ڕێژەی ئاوەکەی زۆر بێت شتێکە چۆن ڕوونیەکەیتەوە لە چاو شتێکی خەستا فەرقی هەیە بۆیە دەنگێک لە هەنجیری وشکراوە بە قەدەر 4 بۆ 5 دەنگ لە هەنجیری تەڕ لە ڕووی پزیشکیەوە بەهاکەی بەرزە بەها خۆراشەکەی. سەوزەکانیش بە هەمان شێوە وەکو مەسەرەن تەماتێ وشکەکرێتەوە بامێ وشکەکرێتەوە باەنجانە وشکەکرێتەوە تەنانەت شتی کەش وشکەکرێتەوە کە بەکارێنرێ زیاتر لە وەرزی بەهار و هاوینە بە دەرەجەیەک لە وەرزی هاوینە ئەو شتانە هەیە کە وشکەکرێتەوە بۆ پاییز و وەزستان. کاک دکتۆر شێوازی تایبەتی خۆی هەیە ئەم وشکردنەوەیە جاران باو باپیرانمان چۆن ئەم خواردنان ئەم میوانیان بەدەم سەوزانیان وشک کردووە. بەڵێ خۆی دوو شێوازی هەیە بەگشتی شێوازێکیان لە فڕنایە کە تۆ ئەو میوەیە قاژقاژەکەیت و ئەیخێتە ناو سەرسینی فڕنەکە و ئەیخێتە ناو فڕنەکەەوە ئەو فڕنا ئەبێ پلەی گەرمەکەی 93 پلەی سیلیزی بێ ئێتر بەو شێوازە لە 4 بۆ 8 ساعت وشکە بێتەوە. بەڵام ئەم ڕێگایە ڕێگەی سەریعە ئێمە باسی ڕێگا تەبیعیەکەکەین کە ڕێگەی باو باپیرانە کە بەکاریان هێناوە بەبێ ئامێر. ئەوە چۆنە تۆ بۆ نمونە هەنێکیان پێویست بە قاشکردنیش ناکە تۆ هەنجیرت هەیە یاخود هەڵوژەت هەیە هەر بە ساغی لە پێشە ئەیشۆیتەوە وا باشە بیخەیتە ئاوی گەرمەوە ماوەیەک ئاوی گەرمەکە گەر تۆزێک لیمۆی تێبووشی یاخۆ 1-2 کەوچک سۆدەی تێ بکەی ئەمە بۆچی باشە؟ ئەوە واکە کە ئەو میوەیە تووشی کەڕوو نەبێ تووشی تێکچوون نەبێ ئەو کاتە کزرێکەکەیتەوە ئاوە چۆڕێەکەی کزرێکەکەیتەوە و هەڵیەخەی بەمەرجێک میوەکان ئەوە نەچنە سەر یەکتری هەرێکیان ڕاستەخۆ ڕوویەکی بەرخۆرەکە بکەوێ. ئێمە کە باسی ڕۆکەکەین بڵێن جا دەرمانی زۆربەی زۆری لەبەر سێبەر وشکەکەینەوە بەڵام میوەکان لەبەرەوەی ئەستورن و ڕێژەی شەکریان زۆرە ئەتوانین لەبەر خۆریش وشکیانکەینەوە ئەتێرە بە پێی توانە ژێر و ژووری شیام بکەین واتە هەڵاوجێ ڕیان بکەینەوە بۆی هەردوو ڕۆکەی بەرخۆرەکە بکەوێت و
برنجۆشێکی پیا بین لە بەرخۆرەکە هەتاکو وشکە بێتەوە. ئەو گەرمیی کە ینی بەریەک یانەوە خۆرە بێ زۆر بەتیم ببێت چۆن بێ چۆن چاودێری ئەو گەرمایە بکەین کە بەس بەر ئەو میوانە ئەەکە. بەڵێ خۆی ئەو گەرمایە کە تۆ ئەو میوەیەدا ئەنی گەرماکەی بەرەکەوێتەوە وردەوەدا ڕێژەی ئاوەکەی لە دەستەیە و تەبەخورەکە ئەچێتەوە یەک و بچووکە بێتەوە اینجا تۆ هەڵێ جێڕیتەوە دیوەکەی کەشی بەری ئەەکەوێ وا باشە مەسەرەن تۆ ئەگەر لە سەربان وشکیکەیتەوە ئەو شوێنە جوان بشۆ یاخود شتێکی بۆ دابخە بیخە سەر ئەو شتەوەکو سفرەیەکی سەفەری سپی کە پاک بێ اینجا برنجۆکێکیشی پیا بە هاوەکو شەبەکە وایە وەکو پەردەکولە بۆی تەیر و ئەمانە لی نەخۆن و تێکی بن ئەو کاتە تاقبیانی دادناوە بۆ تاق ئێوارەکەی هەستی کرد وشک بۆتەوە ئەو ڕۆی هەڵی جێڕەوە کە هەڵی جێڕایەوە دیوەکەی کەشی بەرخۆرەکەوێ تر جار وایە بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ لە خۆری هاوی ناکە ئەم خۆری تەموزێ وشکە بێتەوە بەڵام ئەو کەسانەی وشکێکەنەوە بێ ئاگار بن کە وەرزی سەرما دەست پێەکە لە ناوڕاستی پاییزە ئەو کاتە وشکردنەوە خۆرەکە لە بەرەوەی تینی نییە باش وشک نابێتەوە تێکەچێ بێ سوود لەم خۆری هاوینە وەرگرن بۆ وشکردنەوە جاو شوێنەشی کە تیا وشکەکەنەوە هەیە نایباتە دەرەوە لە ژوورەوە دایێنێ خۆ لەبەر سێبەریش ئەبێ پەنجەرەی هەبێ و خۆر بێتە ژوورۆ ئەویشە بێ بەز وا باشە پەنجەرەکە بکەیتەوە بۆی هەوا گۆڕکێ ببێ ئەگەر هەوا گۆڕکەی تا دروست نەبێت تێکەچێ باش دکتۆر ئێمە زۆر جار باس لەوەکەی نەڵێن بە خۆر ڕاستەوە خۆ تەنانەت لە پێستمان و لە زۆر خواردنیە لە بروی خراپە بێ کۆمەڵی تیشکی زیان بەخشەیە هەر بەڕاست ئەم میوانە ئەم تەماتەیە ئەم سەوز هەر شتێکە کە خرێتە بەرخۆر جگە لەوەی وشکە بێتەوە و بەهۆی ئەو گەرمیەوە ئاوەکەی تیا نامێنێ کۆمەڵێک تیشکی زیان بەخشیش ناچێتە ناو ئەم خواردنەوە نا خۆی پێکهاتەی میوەکان لەگەڵ جسمی ئینسانە فەرقی هەیە ئەوەی کە بۆ ئینسان تەسیری هەیە تەسیری بۆ میلانینی پێست وانە هەیە کە زۆر خواردنی کەژێ و ترێوا لە خۆران نەبێت تێگە چێ خراپە بێ خواردن چییە تۆ مەسەن کاڵک یەک هەیە کاڵەکەکە ئەگەر لەبەر خۆرا بێ خۆرەکە لی با گڕایی باوەتە گڕی خۆرەکە ئەی با کە گڕە بردی و نەرم بوو خواردت ئەو کاتە جیهازی هەزمیت تێکەیە تووشی نەخۆشی تەکە بەڵام ئێمە ئەم شێوازە جیاوازە تۆ ناچی هیچ زەرێکی نییە چاوەڕێکی هەتا وشکە بێتەوە ڕێژەی ئاوەکەی لە دەسەیە هەتا لە ڕووی بەهای خۆراکیەوە بەهێزە بێت تۆ ناشی ئەو نەدانی لەبەر خۆرەکە هەتاکو و ڕق و تەقە بێتەوە و دوایی بۆ نەخورێنە ئەبێ نەرمشلێکی تا بمێنێتەوە اینجا ئەتوانی تۆ بەکاری بێنی تۆ نیسبەتێک لەو خۆرە بەکارێنی کە چەند ڕۆژێکی کەمە و تەسیری خراپی نییە ئەو تیشکە ئەو تیشکە بۆ سەر میلانینی پێست کە ئەی و بی و سیمان هەیە تیشکی سەروەنەوشەیی کە بۆ نمونە سیەکەی بۆ میلانین خراپە و جاروای بێتەوە شێرپەنجە ئەوە جیاوازە پێکاتی جسمی ئینسان لەو میوەیە جیاوازە فەرقەکە دکتۆر ئێمە دوو شێوازی هەڵگرتنمان هەیە بە گشتی یان وشکردنەوە یان زەردکردن بۆ هەندێک بابەت ئەستا بۆنە بامێ بامێ توانی بە پەتێوە بکەی وەکوی جاران وانە ئەشتوانی زەردیکەی تۆ هەڵیگری لە ڕووی بەهای خۆراکیەوە لە ڕووی تەندروستیەوە کامیان باشترە ئەو شتانی زەردیانکەین یان وشکیانکەینەوە لە ڕووی بەهای خۆراکیەوە با بڵێن میوەکان وشکی کەیتەوە بەهای خۆراکیەکەی بەهێزترە وەک لەوەی کە بیکەی بە مرەبا و بیکەی بە شێوازیکە بەڵام سەوزڵات زەردیکەی هەتاکو 3 مانگ بۆ 6 مانگ ئەتوانی بەکاری بێنی و بەهای خۆراکیەکەی باشترە لەوەی کە وشکی کەیتەوە ینی بامەیەک زەردکراوی باشترۆک لە وشکراوە نری زەرد بامەی زەرد یاخود دوومەڵان یان قارچک ئەوەی کە زەردیەکەیت و هەڵیەکی باشترە لەوەی کە وشکیەکەیتەوە بەڵام بۆ میوەکانم قسەیە جیاوازە ڕاست بەڵێ دکتۆر لە کوی ئەو میوانی کە وشکەکرێ کامیان زۆر گرنگە وشک بکرێ هەمومان سوودی لێ ببینین ئەتمەن کۆمەڵی و ڕیشاڵەکانی زیاتر لاانی بمێنێتەوە و جەناب داماژ پێکرد ئاوەکە نەمێنێتەوە کامیان زۆ باشە و ئێمە سوودێکی باشی بێ بۆ تەندروستیمان خۆی زۆرێکیان هەیە وشکەکرێتەوە بۆ نمونە هەڵوژە بەڵە هەڵوژە بۆیە چاکە لەبەرەوەی نەخۆشی شەکرەش ئەتوانێت بەکاری بێنێ ڕێژەی شەکری جۆری شەکرەکەی لەو جۆرە نییە کە ڕێژەی شەکر بەرزەکاتەوە ترشی تایە اینجا یەکێک لەوانەی کە بە سوودە بریتە لە قەیسی
قەیسی زۆر باشە وشک بکرێتەوە یەکێک لەوانە بریتە لە تو یەکێک لەوانە بریتە لە هەنجیر یەکێک لەوانە بریتە لە ترێی کشمیشی کە کشمیشی لە دروستەکرێ و ترێی احتیادیش کە مێوژی لێبەرەمەهێنرێ ئەم دوانە زۆر چاکن وشک بکرێنەوە بەڵام لەبەرەوەی خەڵکێکی زۆر شەکرانەیە خەڵکێکی زۆری ژیانەیە قەڵەو نەبن بۆیە ئەو میوانی کە مزرن باشترن بۆ ئامەی خەڵک لەبەرەوەی خەڵکی شەکرە و خەڵکی قەڵەوی ژەتوان بەکاری بێنن نمونەی ئەوانش هەڵوژە و قەیسی و تەنانەت توش هەچەنە شیرینە لە چاو میوەکانی کاکە خوورما و هەنجیرۆوانەیە نیسبەتێکی کەم شەکرە بەرزەکاتەوە هەشە پێی بەرز نابێتەوە هەیە لە بری شەکرد توی وشکە خوا بە چای تاوە تا دوان نەخۆشی شەکریان ئێمەش ئەوە بەڵێ یەکێک لە ڕێگاکانی وشکردنەوە کە دواتر سوودی لێوەرەگرین ئەوەیە تۆ ئەیکەی بە جێگرەوەی شەکر لە جیاتەی کوڵی شەکری پێ بخۆیان تۆچکێکی شەکری ورد ئەچی توی پێوا خۆی ئەچی بۆ نمونە تەنانە خوورماش لەسەر برسێتی ئەو کەسانی کە شەکریان هەیە هەموو جا شەکریان بەرز نییە هەنێ جا شەکریان دابەزێ بۆ 50-60 بێت لە پڕ شتێکی شیرین بخۆن لەو کاتا ئەچن یەک دوو دەنە خوورما خۆن یەک دوو دەنگ هەنجیرە خۆن باشترە لە شەکرەکە لەبەری بە تەبیعی بەرزیەکاتەوە بەڵام باشترین ڕێگا بۆ کەسانی کە شەکریان هەیە و ئەم میوە و شکراوە نەبخۆن بریتێ لەوەی کە لەگەڵ چارەساتەکانە بیخۆنیان لەگەڵ مەسەرەن کە ئەو میوە وشکەی خوارد ئەگەر قاپێ شۆربا هەبێ هینی سگ یان هینۆک ینی فاسۆلیا یان پاقلە واتە لەگەڵ پرۆتینەکانە بیخۆن یان لەگەڵ چارەساتەکانە بیخۆن یان لەگەڵ بەرهەمە شیرەمەنیەکانە کەرە و پەنیر و ئەمانە هەر زۆر چاکە وا ئەکا ئەو شەکرە ئاوێتەی مادە پرۆتینی و مادە ڤیتامین و شتەکانە بێ واکە لە پڕ شەکرەی بەرز نەکاتەوە و ڕێگەیەکی سەلامەتەکە لەگەڵ ئەو شتانای خۆی دکتۆر سەبارەت بە میوەکان و سەوزەکان وەکو بامی و تەماتە باسمان کرد تۆ شتێکی شت باسی باینجانت کرد لای ئێمە کللتور نییە بەڵام من دراوسەیەکم هەبوو ماوێلەوە پێش خەڵکی سووریا بوون کوردی سووریا بە علاگی گەورە 30 کیلۆ باینجانیان نەکڕی و وشکیان نەکردەوە ئەوان ئەو بە زمانێ بەس ئێمە نیمانە بار حاڵبا ئەگەر لەسەر قسێکرد بوو لە خزمەتان با پرسیارێکی خۆشم کەم هەیە سەوزەش ئەها معدەنووسە کەوەرە کەروزە یان هەر جۆرێکی تر بێ شیوتە هەڵی ئەگرێ یا وشکێکات یان دیسانەوە ئیخاتە مجەمیدە و دایانێ ئەڵە هەر کاتێک پێویستم بۆ بوو نەوەک عارەبانە یان دوکانەکەی لا کۆڵان نەیبێ ئەمە چۆنە؟ بەڵێ ئەو سەوزانەی کە سەوزەی گەڵاپانن یاخود گەڵاکانیان باریکە ئەوەی کە گۆشتی کەمە هەسەمە کولەکە گۆشتی زۆرە بەس کەرەوز و معدەن و سوانە لە زمانی کورداواری خۆمانناڵی گۆشتی کەمەواتە تەنکە ئەوانەی کە گەڵاپان و تەنکن وا باشە وشک بکرێنەوە نەک زەر بکرێن بۆ نمونە بەس ئەمە فەرقەکەی چێ لەگەڵ میوە ئەما بێ لەبەر سێبەر وشکیکەیتەوە نابێت لەبەر هەتاو بێ زۆرە هەیەەوە بابەتە تەڕەتی زەو هەیە ئەتوانی وشکیکەیتەوە معدەنووس هەیە ئەتوانی وشکیکەیتەوە کەرەوزە هەیە نعنا و پونگە خەڵک وشکیەکاتەوە نعنا شیوت خەڵک احتیادی وشکیەکاتەوە خەڵک ئەوازانێ شتێکی باوە لای خۆمان ئەوانەشی کە گۆشتنە نێواتە ئەستورن وەکو باینجان و کولەکە کەمتر وشکەکرێتەوە بەس ئەوش وشکەکرێتەوە بڵێ وشک ناکرێتەوە ئەکرێتەوە تەنانەت لە میوەکانە پرتەقاڵ و لالەنجی و ئەنەناس و هەروەها بێت مۆزیش تەنانەت مۆز و تەنانەت چیوی و ئەوانەش هەموو وشکەکرێتەوە سێ و هەرمێ و بەهێ و هەمووی وشکەکرێتەوە کێشەینەوە قاشقاژە جنیت و ترێستا ئەو ئامێرە موشەبەکە هاتووە و چینچینە و دایەنێت تاوشکە بێتەوە بەڵام سەوزەکان ئەبێ ئاگاربی لەبەر سێبەر وشکیکەیتەوە دەرگای ئەو شوێنەی کە سێبەرەکەی لێ هیژوورەکە بیکەیتەوە بۆی هەوا گۆڕکی ڕووبات و لەوە باشترە کە زەردیکەی بیخەیتە منجەمیدەوە بەڵام کە وشکی کردەوە ئیتر بەها خۆراکیەکەی 4 قات بۆ 5 قات هەر بە سەوزی هەڵیگری لە منجەمیتەکەیە بۆ شیوتەیە کەرەوزە ئەبێ هەتا 3 مانگ بۆ 6 مانگ کێشەی نییە بەڵام کە وشکی کردەوە هەتا 2 ساڵ کێشەی نییە دکتۆر باسی ئامێرێکت کرد و ئێسش هەیە بە چەند سعاتێک ئەو میوێ وشکەکاتەوە سەوزەی وشکەکاتەوە بەڕێی تۆ کامیان دروستترن ئەوە باشترە یا لەبەر خۆر بێت ئاماژەیەکی خێرامان پێیا بیدایەت عادەتەن ڕێگەی تەبیعی بۆ وشکردنەوە باشترە لە ئامێر لەبەرەوەی ئامێر ئەو ئامێرە کە باسمان کرد فڕنی پێڵێن
ئەم فڕنە لە پلەی گەرمی 90 بەرەو ژوور واتە 93 پلە وشکێکاتەوە کە وشکی کردەوە ئەو گەرمیە کە بەرێکەوێ تۆزێک لە بەها خۆراکەکەی کەمەکاتەوە لەبەرەی ڕێگەی سەریع بەڵام ئەوەی کە بە تەبیعیە وردە هەوای بەرەکەوێ و خۆری بەرەکەوێ بەها خۆراکەکەی لە دەست نایە وڵا باس لە بەهای خۆراکی کرد بەهای خۆراکی تا چەند ینی کاریگەریە بێ ینی کەم بوونەوەی بەهای خۆراکیم لە وشکردن هەمەوەی کە لە سەرکەرەوەی هەڵەیەگیرن بەهای خۆراکیەکان بەگشتی کە وشکەکرێتەوە زیاکە لە ڕووی طبیەوە چ میوەکان چ ئەو سەوزانەی کە باسمان کە وەکو نەعنا و شیوت و ئەوانە هەر هەمویان بەهای خۆراکیەکان زیاکە 4 قات و 5 قات بەهای خۆراکیان زیاکە بەڵام ئەوانەی کە زەر دەکرێن لە منجەمیدا و هەڵە گیرێن ئەوانە بەهای خۆراکیان کەمەکە بەعکسەوە وێوا باشە وشکرێنەوە وشکردنەوە بەگشتی باشترە لە زەرکردن و هەڵگرتن بە تازایی لە منجەمیدا ئەویش ئەگەر کە لە منجەمیدایان لە بەفرگرا هەڵە گیرێ بۆ چەند مانگەیش کەم ئەوەش کێشەی نییە بەڵام بەها خۆراکیەکان چییە ئەو مادانەی کەتیان بۆ میوەی وشکراوە گرنگە لە بەرەوەی کۆمەڵێکی زۆر ڕیشاڵی تایە ئەم ڕیشاڵانە بۆ دڵ و بۆ خوێنبەرەکان بەسوودە ئەم ڕیشاڵانە بۆ کەسانەی کێشەی کۆندامی هەرس و وشک بوونەوە قەبزیان هەیە زۆر بەسوودە ئەم ڕیشاڵانە بۆ نەخۆشی شەکرە بەسوودە کاچێتە جسمەوە واکە لە پڕ شەکرە بەرز نەبێتەوە جگە لە ڤیتامینەکان و کانزاکان جگە لە ترشە چەورەکان کە ئۆمێگاسی و ئۆمێگا 6 و ئەوانە یانتیایە بەگشتی بەسوودن بۆ تەندروستی مرۆڤ ئەمانە هەمووی لە میوەی وشکراوە و لە سەوزا هەیە بەگشتی ئەگەر میوەی سەوزەی تازە بێ خودت میوە و سەوزەی وشکراوە بێ وا باشە هەموو مرۆڤێک لە 150 خواردنەکانی سەوزە و میوە بێ لە 150 خواردنەکانی شتەکانی کە بێ لە چەرەسات و لە دانەوێڵە و لە پرۆتینەکان و لە شیرەمەنی گۆشتوانە زۆر باش لای ئێمە باو نییە عادەت نییە غەیری میوە و سەوزە وشکرێتەوە بەڵام لە هەندێک کۆمەڵگە گۆشت وشکەکرێتەوە ماسی وشکەکرێتەوە ئەمانە چۆنن بەڕاز دکتۆر بەڵێ گۆشت و ماسی ئەوانە وشکەکرێنەوە لە وڵاتی ئەمە عادەت نییە بۆی زیاتر هەڵی بگرن بەڵام خەڵکی خۆمان لەبەرەوەی لە مناڵیەوە ڕانە هاتووە هەر بە بۆنەکەی تەبیعەتی تێکەچێ بۆنی ناخۆشە بێ لە زۆر وڵات ئێمە وڵاتە ئاسیایەکان مەسا ئێمە خۆمان لە هەندستان بووین چەند ساڵێک لەوێ وشکەکانەوە ماسی وشکەکانەوە چۆن بامێک ماسیەکان بەپەتەوە وشکراوەتەوە بۆنی ناخۆشە بێ بەڵام لە ڕۆی تۆبیەوە تێک ناچێ خەڵکی خۆمان ڕانەهاتەوە ئەوە بخوا بەس لە ڕووی توبیەوە ئەخورێت و بەها خۆراکیەکەشی وەکو تازەکە نییە بەڵام ئەوە بۆ ئەوەیە کە احتیفازی پێوە بکەن و بتوانن لە وەرزەکانی کە هەیە بێت ڕاستە نەبینیوە ماسی وەک بە تەناف ڕاستە لە وڵاتانەش لە کۆریا و مالیزیاوانە هەیە وڵاتە ئاسیایەکان ئاسیای دوور بە زۆری بەڵە ئاسیا ڕۆژەڵات هەموو شتێ خۆنەوەن کاکتەر بە شێوازێکی گشتی ینی ئەگەر میوەیەکی فرێش و میوەیەکی وشکرا و بەڕای تۆ کامیان سوودی ئەبێت بە زۆری یانەوە تا ئەم بۆ خۆی سوودێکی تایبەتیە بێت ئەوی شەر سوودێکی تایبەتیە بێت هەردووکە وەکو یەکە چۆنە باڵێ خۆی دایمە میوەی وشکراوە سوودی زیاترە لەبەرەوەی لە قاڵبی خۆراشیەوە چێ بۆ قاڵبی دەرمانی ئاماژەمان پێیا وتمان دەنگێکی توی وشک بەقەدەر 4-5 دەنگ توی تەڕ بەهای خۆراکی بەرزە دەنگێکی هەنجیری وشک بەقەت 4-5 هەنجیری تەڕ بەهای خۆراکی بەرزە جگە لەوەش تۆ کە کردت بە میوەی وشک ئەتوانی بۆ چەند مەبەستێ بەکاری بینی پێشتر ئەگەر بۆ مەبەستێ بەکاری هێنابێ دواتر توانی بۆ چەند مەبەستێ بەکاری بۆ نمونە تۆ توی تەڕ ناچی بە چاوی خۆی بەس کە کرد بە توی وشک ئەچی بە چاوی خۆی بۆ نمونە تۆ هەڵوژە کە وشکی کردەوە خێتە ترخێنەوە بۆ مەبەستی چێشتیش بەکارین بۆ شکراوەی هەنێکیان بە چاشەوەی خۆی یان بە بۆ شەوچەرەشە بێ بۆیە کە وشک کرایەوە هەم بەهای خۆراشیەکەی بەرزەکاتەوە هەم بۆ چەند مەبەستێکیش بەکارێنرێ مەبەستەکانی فراوانترە بێ و زیاترە توانەوەی کەڵک و سوودی لێوەرگری دەستخۆش باسی ترخێنەوە کرد شتێکی چون بیرکەوتەوە کاڵک توێکڵی کاڵکیش جاران وشکەکرایەوە من نازانم لە سەردەمی ئێمەیە ئێستا نازانم کە دەناو ترخێنەوە بەخوا توێکڵی کاڵک دکتۆر بینیتە توێکڵی کاڵک ئەیش هەر بۆ چەند مەبەستێ بەکارێکی لەوانە کە هەنێکەس کردێتێ ترخێنەوە هەنێک کەس شیلاوجی حیوان و توێکڵی کاڵک و ناوچی کاڵکوانە
هەوێنی پەنیریان لێ دروست کردووە من بەس بۆ ئەوی ترخێنەکە بینیەوە هەوێنی پەنیرە کە شیر تۆزە گەرمەکەیت و هەوێنێکی تێکرێ و پەنیری لێ دروستەکرێ ئەوەی کە حیوانار بوون ئەزانن جگە لەوەش بۆنەکەی کەوش کراوەتەوە لەگەڵ توێکڵی پرتەقاڵەوانە بە بێشکەی مناڵە هەڵیان واسیوە بڵێن دای و داپیری ئێمە بۆی ئەو مناڵە لەگەڵ ئەو بۆنە تەبیعیانە ڕابێت و بە بۆن نەکەێت بەڕێز دکتۆر سەروەر لەکی شارەزای لە پزیشکی خۆراکی یەخوا بە خێر بسپاس بۆم دەرفەتە بێمت بەخشی دەستان خۆش بێ بە ئومێدەوەی سودێکمانگەیان بێ ئینشاءالله.